دووەمین پێشەنگای کتێب بە بەشداری ژمارەیەک لە ڕێکخراوە مەدەنیەکان لە پارێزگای هەڵەبجە کرایەوە. لە پێشەنگاکەدا هەر کەسێک دەتوانێت بێ بەرامبەر دوو کتێب وەربگرێت، لە بەرامبەر بەخشینی یەک کتێبێکیش دەتوانێت کتێبی زیادە هەڵبگرێت. بە پێی وتەی سەرپەرشتیارانی پێشەنگاکە بەخشینی کتێبی زیاتر پێشەنگاکەی دەوڵەمەندتر کردووە. کارمان لەسەر کردو بۆی بکەن بە پرۆژێکی سەرتاسەری، بەڵام ئەمە ئیشێکی جددیەوێ، هەم بێ و کەسانە متمانە پێکراو بن و هەمە بێ ئێمە لە هەموو شارەکانە ئەندامان هەبێ. تا ئێستا لە هەندێک لە شارەکانە ئەندامان هەیە، بەڵام نەبووە سەرتاسەری، ئینشاڵڵا کاری لەسەرەکەین. دیارە لە ئێستەوە کە ژمارە کتێبەکانی ئەم ساڵ زیاترە، چونکە خەڵکی زیاتر ئاشنای پرۆژەکە بوون و هەم ساڵی پار چونکە تەجروبە بوو و یەکەم جاری بوو، کتێبەکانی پار ئەکرێ کەمتر بێ لە ئەم ساڵ. پار زیاد لە 3000 کتێب هێنراوە و بەخشراوە. دە کتێبم لا بوو ئەوەی کە پێشووتر خوێندومەوە ئیسفادەم لێ کردبوو، هێنام ئاڵوگۆڕم کرد ئەمەوێت دە کتێبی کە بەرم، هەم ئەو دە کتێبەی کە منەی بەم سوود و زانیاری و سوفادی زیاتری لێگەم ئەو دە کتێبەش کە دایانێم خوێنەرێکەکەی بە ئیسفادە و زانیاری لەگەڵ لەبەرەوە ئەم کتێب گۆڕین و ئاڵوگۆڕکردنەوە زۆر گرنگە و هەم خوێنەرانیش ئاشنابن بە یەکتری و خوێنەران و نووسەرانیش بە گەرم و گوڕێەوە بەشداریان لە پێشەنگاکەدا کرد و ئەو کتێبانەی زیادە بوون یان خوێندبوویانەوە لەم پێشەنگایەدا دایانبەخشی بۆ ئەوەی خوێنەرێکی دیکە سوودی لێوەربگرێت. هاوکات ئیوا خوازیشن پێشەنگاکە فراوان بکرێت و بکرێت بە سەرتاسەری لە هەرێمی کوردستان. بیرۆکەیەکی ئاوا بەڕاستی بیرۆکەیەکی زۆر گونجاو، زۆر گەورە، زۆر هیوا بەخش، زۆر گەشتبین دەکات، چونکە لەم کاتی خەیرانە، لەم کاتی بێ ڕێزگرتن لە کتێب و لە خوێندنەوە و لە دیراسەکردن بەڕاستی وەباری قورسی پارە و مادیەت لەسەر هەموو کەسێکی تاکە ئەخوێنێتەوە کە لە خوێندن و لە زانکۆکانایە ناتوانێت دەسەبەری ئەو کتێبانەکە. ئەو کەسانیشی کەوا دێنە ئێرە ئەتوانن ئەو کتێبانی کە لە ماڵەوە هەیەە و زیادەیە بینی لێرە بیگۆڕنەوە بۆ کتێبانی کەوا پێویستیانە، چونکە هەم لەبەرەوەی کە کەسەکە کتێبەکە لە ماڵەوە ئیسفادەی لێ کردووە، کەسیکە ئیسفادەی لێ بکە و هیچی مادیش ناکەوێت لەسەری. بەپێی ئامارەکان ساڵی ڕابردوو 3000 کتێب و نامیلکە و گۆڤار لە نێوان نووسەران و خوێنەرانی هەڵەبجە ئاڵوگۆڕی پێکراوە. بەشداربووانی پێشەنگاکەش دەڵێن کتێب ئارامی و ئاسوودەی دەبەخشێت و پێویستە ئەم بیرۆکە و پرۆژەیە گەورە بکرێت و خوێندنەوە لە ناو تاکەکانی کۆمەلگا بکرێت بە کللتور. 2 ساڵە لەسەر یەک خوێنەران و نووسەرانی هەڵەبجە لەم پێشەنگایەدا ئەو کتێبانەی خوێندویانەتەوە پێشکەشی یەکتری دەکەن. سەرپەرشتیارانی ئەم پێشەنگایش دەڵێن لە بەرنامەیاندایە لە ساڵانی ئایندەدا بە سەرتاسەری لە هەرێمی کوردستان ئەم پێشەنگایە ئاساس بکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.